ڕوونکردنەوەیەک لە پارێزەرانی فەتحوڵڵا گولەنەوە. پارێزەرانی فەتحوڵڵا گولەن ڕابەری بزاوی خزمەت ئەو دەنگۆیانەیان بە درۆخستەوە کە باز لە وەرگرتنی پاسپۆرتی پاپای ڤاتیکان دەکەن لەلایەن فەتحوڵڵا گولەنەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆژنامەی تەقویم وێنەی پاسپۆرتێکی ساختە کە بە بەرنامەی فۆتۆشۆپ دروستکرا بوو بڵاو کردەوە و بانگەشەی ئەوەی کرد کە گولەن بەهۆی نزیکی لە پاپای ڤاتیکانەوە پاسپۆرتی وڵاتی ڤاتیکانی وەرگرتووە. پارێزەرانی گولەن لە ڕوونکردنەوەکەیاندا ئەم دەنگۆیانەیان بەتوندی ڕەت کردەوە و بە درۆی هەڵبەسترا و پەسەندیان کرد. هەروەها ئەوەی شیان دووپات کردەوە کە گولەن بێجگە لە پاسپۆرتی وڵاتی تورکیا تا ئێستا خاوەنی هیچ پاسپۆرتێکی دیکە نەبووە. لە ڕوونکردنەوەکەدا هاتووە ئەم دەنگۆیانە درۆی هەڵبەسترا و بێبنەمان و ئامانج لە کەدارکردنی کەسایەتی گولەنە. بەڕێز گولەن لە تەواوی ڕوونکردنەوە و دیمانە تەلەڤیزیۆنیەکانیدا ئاماژەی بەوە کردووە کە ئامادەیە لێژنەیەکی نێودەوڵەتی لێکۆڵینەوەی لەگەڵ بکەن سەبارەت بەوەی پەیوەندی بە هەوڵی کودەتاکەوە هەبووە یاخودنە. زیاتر لەوەش ئامادەیی خۆی دەربڕیوە کە ئەگەر لێژنەکە بە نەرێنیش لەسەر گولەن بڕیار بدەن بڕیارەکەیان قبول بکات و خۆی ڕادەستی تورکیا بکاتەوە بەخواستی خۆی. گولەن هەتا ئێستاش دەرگای کراوەیە بەڕووی هەر لێژنەیەکی نێودەوڵەتی کە بیەوێت لێکۆڵینەوەی لەگەڵ بکات سەبارەت بە هەوڵی کودەتاکەی 15 تەمووز.